دا هاتوو بپارێزرێن چ بەهۆی بڕیاری نێودەوڵەتی و پاراستنی نێودەوڵەتیەوە بێت یانیش بەهۆی بەهێزکردنی پایەکانی جۆرێک لە خۆڕێبەری کە خۆیان بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بپارێزن ئەوەش پێش هەموو شتێک دەکەوێت ئاستۆی خۆیان کە ئەبێت لەو کەرتەوازیە ڕزگار بن ڕیزەکانی خۆیان لە پێناومانەوە و گەشە پێدانی ناوچەکانیان یەک بخەن. ئامادەبوانی خۆشەویست تا ئیمڕۆژ کە جەنگی داعش کۆتایی هاتووە ئەو سوپانە ڕەسەنە بەهۆی ئازایی پێشمەرگە و شەربانان کۆتایی هاتووە کەچی چارەنووسی سەدام کچوژنی ئێستی هێشتا نادیارە. هەنگاوەکانی حکومەت لە پێناو کەیسی دۆزینەوەی ئەو ونبووانە تا ئێستاش سارد و سڕە لە کاتێکدا ئەوایە گوجبۆڵتر و کاراتر بە شوێن ئەو کەیسانە بچوونایە. هەر بۆیە جارێکی تر لێرەوە داواکەم حکومەت و دەستگا پەیوەندیدارەکان خەمێکی جددی لەو کەیسە بخۆن و نەیەڵن چیتر دایکان و کەسوکاری قوربانیان لەو چاوەڕوانیەدا بمێننەوە. هەروەک داواشەکەم بکەرانی ئەو تاوانە و تاوانبارانی داعش لەسەر خاکی ئێستی خان و شەنگالی زامدار دادگایی بکرێن و سزای یاسایی لە پای تاوانەکانیان وەربگرن. دەنگی خۆش لەخەمە پاڵ دەنگی هەمووان بۆ ئەوەی پێکەوە کار لەسەر بە جێنۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئێزدیکان لەسەر ئاستی نێودەوڵەتی بکەین و قەرەبۆی کەسوکاری قوربانیانی ئێزدی بکەینەوە. سەردەمی جیهانگیری و ئەولەمە بوو و تەکنۆلۆژیای پەیوەندیکردن هیچ سنوورێکی نێشت بووە و بچووکترین ڕوودا لە کەمترین کاتدا دەگاتە دوورترین شوێنی جیهان. و ئەم کارەساتە لە کاتێکدا ڕوودا کە لە وڵاتێکدا پێی دەڵێن عێراقی نوێ، عێراقی فەرەلانی، عێراقی دیموکراتی فیدرالی کە هەموو پێکاتەکانیش لینەریان هەبووە لە پەرلەمانی عێراق. ئەم کارەساتە لە شوێنێک ڕوودا کە دەکەوێتە نێوان دوو پارچەی کوردستان باشوور و ڕۆژاوا هەردوو پارچە ڕزگار کراوە. ئەم کارەساتە لە شارێک یان لە قەزایەک ڕوویدا کە بەڕێوەبردننی ئەو قەزایەیان ئەو شوێنە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی حکومڕانیەوە لە ڕووی ئەمنیەوە بەدەست کوردەوە. ئەم جیاوازیانەوان کردووە کە کۆمەڵێک ڕەهەندووە کۆمەڵێک دەرهەوەشتە بەدوێ خۆ دەبێت. یەکێک لەوانە ڕەهەندێکی نێودەوڵەتی بوو. ئەمە تاڕادەیەک لە بەرژەوەندی کەیسی کارەساتی ئێزیەکاندا بووە. بۆ لەبەر ئەوەی کارەساتێکی ئەوەندە گەورە پێویستی بەچی هەیە بە پشتگیریەکی مادی و معنەوی نێودەوڵەتی هەیە بۆی قەرەبووی ئەو کارەساتە بکاتەوە. لە لایەکی دیکەوە گەڕان بە دوای چارەنووسی بێسەر شوێنەکان و هەڵدانەوەی گوڕە بە کۆمەڵەکان و تەنانەت ئەو خەڵکێک کە ئاوەرە و ڕەڤەند بوون بەرەو جیهانی دەرەوە دیسانە پێویستی بە پشتگیری نێودەوڵەتی هەیە. و لە هەمان کاتیش ئاوادەکردنەوەی ناوچەکەش پێویستی بە دەعمێکی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیە. خاڵێکی دیکە کە زۆر گرنگە و ئێزیەکان وەکو پێویست نەکەرێستی لەسەر ئاستی هەرێم و عێراقیش وەکو پێویستی ئیشی لەسەر نەکردووە مەسەلەی زەمانەتێکە کە زەمانەتێکی نێودەوڵەتی جارێکی بکەم کارەساتانە دووبارە نەبێتەوە. ئەم خاڵە تاڕەدێک لە بەرژەوەندی ئێزیەکاندایە. بەڵام هەندێک دەرهاوشتێکی کایان و هەندی دیکە زیانیان گەیاندووە بە پرۆسەی سارێشکردنی زامی شەنگال و لە هەمان کاتیشە زیانێکی یەکجار زۆرە کە لێریەکە بێ بۆ ئایندەی شەنگال و بەرچاوبوونیەک نەبێت بۆ ئایندەی شەنگال و مەترسیەک دروست بکە لەسەر چی؟ لەسەر دروستبوونی شەبەحێک بۆ ئێزتخانەیەکی بێ ئێزتی. تارماییەک خەریکە بوو دەداتێتە پێشەوە لە ئێزتخانەیەکی بێ ئێزتی.